جێ خۆشحاڵیمانە کە بە بڕیاری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی چەندین ساڵە خوێندکارانی کوردانی خۆرئاوا بەبێ بەرامبەر لە زانکۆکەمان دەخوێنن. ژمارەی ئەو خوێندکارانە تا ئەمڕۆ 204 خوێندکارە. ئەم خوێندکارانە لە ساڵی خوێندنی پارە 2016-2017 30 خوێندکار دەرچوون لە زانکۆ لە سپۆرە جیاجیاکاندا. بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی خزمەتێکی زۆری میلەتەکەمانی کردووە. ئەم خزمەتەی ئێستاشی کە لە زانکۆ بۆ خزمەتی ئەکادیمیا و زانستە تەنها کوردی باشووری نەگرتوێتەوانێ بەڵکو کوردانی خۆرئاوا کە دوای ئەوەی هاتنە کوردستانی باشوور کە هەمووی هەر کوردستانە و ڕۆڵەکانی میلەتی خۆمانن، جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی وەک دیاریەک بڕیاریدا کە خوێندکاران لێرە بتوانن لە زانکۆی گەشەپێدان خوێندنی خۆیان بەبێ بەرامبەر لە پسپۆرە جیاکانە تاو بکەن. بۆیە ئەمەش خاڵێکی گرنگە کە لە هیچ زانکۆیشی ترا بەم ڕێژەیە نەتوانراوە خوێندکار جێگە بکرێتەوە و ئەم پرۆسەیەش لەسەر بڕیاری جەنابیان بەردەوام دەبێت. بۆیە جێی خۆشحاڵیمانە کە زانکۆ توانیوێتی ئەم کەسوکارەمان ئەم براو خوشکانەمان لە ئامێز بگرێ کە هەموو لایەک بتوانین خزمەتی كرد وملتي كرد كين كأمس جيشان هذه ملاكمان. كما نشكر الدكتور علی قەرەداغی بإتاحة الفرصة لنا في الدراسة، ونشكر رئاسة الجامعة بإتاحة هذه الفرصة كي نوصل صوتنا. من وەکو تەڵەبەیەکی کوردی سووریا ڕۆژاوا لێرە لە زانکۆی گەشەپەیدانی مرۆوی ئێمان ڕێز و احترام بۆ پرۆفیسۆر عەلی قەرەداغیمان هەیە چەند وەکو باوکەک ئێمان ئەمە 5 ساڵە تەڵەبەی سووری لەم زانکۆ قبوڵەکەی بە هیچ شتێک 204 تەڵەبەمان لێرەنا. ئێمان لێرەوە بەو کەسانە ئاڵێن ئەوەی کە قسە و شتانە لەسەر پرۆفیسۆر عەلی قەرەداغی دەرەکن ئێمانڵێن ئەو قسانە هەمووی هیچ سوودی بۆیان نییەوە هەر لە خۆیان قسەیاکەن ئەوە هیچ ئەساسیشی بۆ نییە. ئێمامۆستا عەلی قەرەداغی ئایناسن چۆن وەکو باوک معامەلەمانەکەی و کێتی و مەجای و شوێنەکەی لە مجتەمەعا چۆنیە. اینجا پرۆفیسۆر عەلی قەرەداغی ئەوە نییە کە وەکو هەر کەسێک توان بێ قسە لە سەرا بکێت چەنگ و ئەوە لە دنیاە بەناوبانگە نەک لە وڵاتێک و دوانێش. اینجا ئێمان هەر هەمووان لێرەوە لەم هۆڵەوە سەلام و سەلامەتی بۆ یاخوازن. ji bo zanko Geşepêdanî mirwî jî rastîyo ka talebeke Rojava em pir spasiya seroketî zanko dikin ku ev derfet da talebeyê Rojava û ku yek zanko bû deriyê xwe li ber talebê Rojava vekir. Rastî derfeteke pir mezin bû ji xwendekarên Rojava re tenê tenhanî nebîn û bixwînin û derfetekî xwendinê bê ne hem de bi têkel xelkê soran xelkê me Kurdî soran mûnaqeşe çêbûn tearuf pêktir çêbû derfeteke pir baş bû. Em bi navê Tulabat hemûka spasiya seroketî zanko dikin. ئەگەر بێت و باز لە بڕی پارەی خوێندن بکەین بۆ هەر ساڵێک بۆ ئەم خوێندکارانە نزیکەی 410 ملیۆن دینارە بگرە زیاتریش. کاتێکە بۆ 4 ساڵی خوێندن باسی بکەین ئەکاتە 1 ملیار و 640 ملیۆن دینار کە لە ڕاستیە ئەمە بڕێکی زۆر گەورەیە. بە بڕیاری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی ئەم پارەی وەرناگیرێ و نایەتە ناو زانکۆوە. بۆیە جێی دەستخۆشیە کە بەم بڕەپارەیە یارمەتیدانی خوێندکاران بۆ تاواکردنی خوێندنەکانیان لەلایەن بەڕێزانەوە بڕای لێدراوە. ئێمە لێدەرەوە وەک کوردەی سووری دکتۆر عەلی قەرەداغی سپاس gelek spas em wî dikin ser vê min ha godayîma li vê derê ez niha 4 salat xwênim. Piştîma em ji Sûrî hatine vê derê piştîma qamişlo û xirabûn em hatin vê derê em spasiya wî dikin û ev min heda me.